ئەندامانی یەکێتی تۆپی کوردستان کۆتاییان با کێشەکانی نێوانیان هێنا و کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا. ئەنجامەکانی وەرزی ڕابردووی خولی ناوی کوردستانیان لە 2 هەفتە پەسەند کرد و بە بێبوونی خەڵات بۆ تیپەکانی یەکەم. وادەی وەرزی نوێی خولەکانیش دیاری کرا. یەکێتی تۆپی کوردستان بە ئامادەبوونی سەرۆک و جێگر و تەواوی ئەندامانی جارێکی دیکە کۆبوونەوەی خۆی ئەنجامدا دوای 200 ڕۆژ لە کۆنەبوونەوەی تەواوی ئەندامانی یەکێتیەکە. لە ماوەی ڕابردوو لەسەر یەکلاکردنەوەی پرسی کۆتایی پێهێنانی وەرزی ڕابردووی خولی ناوی کوردستان چەندین کێشەی بە دوای خۆی داهێنا و چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانی لەلایەن ئەندامانی یەکێتیەکە سازکرا، بەڵام لە دوایین کۆبوونەوە ئەو پرسە بە کۆدەنگی چارەسەر کرا و ڕیزبەندی دوایین هەفتەی خولەکە پەسەند کرا بەبێ دابەشکردنی خەڵات بەسەر یانەکانی یەکەم و دووەم، دانەبەزینی هیچ یانەیەکیش لە خولەکە. و دیارە ئێمە خولی پاری لە نایبەکانی کوردستان بڕیارمان لێدا کەوا لە یەکەم هەتا ئەخیر یعنی لە یەکەم بۆ 11 خولەکان کۆتایی پێهاتووە و خۆشتان نەزانن لە هیچ وڵاتەکانە خەڵات دابەشکردنە هیچ وە خەڵاتیش نایە لێ و هیچ یانەیەکیش دانا بەزێ بەیانەی ئاراراتیشەوە. یەکێتی تۆپی کوردستان لە کۆبنەوەکەی بەرواری دەستپێکردنەوەی وەرزی نوێی خولەکانی نایاب و پلەیەک و فوتساڵ و تازە پێگەشتوانی نایابی دیاری کرد دوای ڕەزامەندی وەرگرتن لە حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە لە کۆبنەوەی ئەمڕۆ بڕیارماندا بە دەستنیشانکردنی سات و کاتی خولی پلە نایبەکانی کوردستان بۆ وەرزی 2021 کە ئەم هەفتەی لە 26 یازدەی ئەم ساڵە خولی نایبی کوردستان یەکەم ڕۆژی کاروانی خولەکە دەست پێ دەکات و هەروە بڕیارماندا خولی پلەیەکانی کوردستان لە هەمان مانگدا ڕۆژی 30 دەکاتە ڕۆژی دووشەممە ئەگەر هەڵە نەبووم ڕۆژی دووشەممە خولی پلەیەکانیش دەست پێ دەکاتن. هەروەها بڕیاریشماندا بۆ فولساڵی کتان 13 خولی فولساڵی کوردستان دەست پێ دەکات و هەموو یانەکیش ئارەزوومەندانەیە ئەوی بەشداری دەبی و هەروە بڕیاریشماندا خولی تازە پێگەیشتوانی نایبی کوردستان 27 دەست پێ بکە دەکاتە ڕۆژی جومعە. وا بڕیارە هەفتەی داهاتوو پرسی خولەکانی پلە دوو و پلە سێکانیش گفتوگۆی لەسەر بکرێت و یاری کۆتایی خولی پلەیەکیش لە نێوان هەڵە و چەمچەماڵ کاتی بەڕێوەچوونی بۆ دیاری بکرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.